دکتر هرم کردستان بریاردا کو 25 و ایرون بچن رفراندوم جبو سرخوابونا خو گلا آماده کاری که چه جبو و رفراندوم هيا بله سلام ئەوەی کە تا ئێستا کرایە ئامادەکاری باش کرا بە تایبەت لە ڕووی لۆجستیەوە چونکە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان خۆی دەست بەکار بووە ئێستا هەموو ڕێکارەکانی ئەنجامدانی ڕیفراندۆمی ئامادە کردووە و تا دوو مانگی ترواتە تا کاتی ڕیفراندۆم هەموو ئەو ڕێکارانە تەواو دەبێت وەتە لە ڕووی لۆجستیەوە کێشەیەکی وامان نییە کە باز بکرێت دەمینێتەوە لە ڕووی ڕێککەوتن نێوان هێزە سیاسیەکان بەوەی کە هەموو هێزە سیاسیەکان پاڵپشتی ڕیفراندۆم بکەن چونکە پرسێکی چارەنووسسازە دەکرێت هەموو لایەک بەشدار بێت تێدا و ئەم بەشداریەش بەشداریەکی کارا بێت چونکە تەنها بە چەند حەزبێک لەوانەیە ناکرێت هەموو هێزە سیاسیەکان بەشدار بن چونکە ناوچە دابڕاوەکان یان ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم پێویست بە هەماهنگگیەکی زیاتر دەکەت نێوان هێزە سیاسیەکان بۆیە ئەم دوو پرسە تا ئێستا هەرچەندە وەکو باسم کرد تەواصولێک و پەیوەندیەک هەیە نێوان هێزە سیاسیەکان بۆەوەی بەشێک لەو پرسانەی کە دەکرێت چارەسەر بکرێن تەنانەت لەو بەیاننامەی پارتی وێچەتی کە ئاماژیان بەوە کرد کە پێش ڕیفراندۆم هەوڵ دەدەن کە پەرلەمان کارا بکرێتەوە ڕێککەوتنێک لەگەڵ بزودنەوەی گۆڕان لایەنەکانی تر بکرێت بۆەوەی کە بێنە ناو پرۆسەکە واتە ئەوە دوو فاکتەری سەرەکی واتە لە ڕووی لۆجستیەوە و لە ڕووی سیاسیەوە دەتوانین بڵێن بە تەواوەتی کاری لەسەر کراوە. بله مامۆستا بنێرینەوە ئەگەر هەرێمی کوردستان پشتی ڕێفراندومێ و یعنی ئەگەر ئێرینی ببوورە و هەرێمێ یعنی پرانیا خەڵکی هەرێمێ بێژن بەلێ ئەم سەرخەبوونێت خوازی و سەرخەبوون بە ئیلانکردن te bawera piştgirî çawa cîhan bide vê biryara Herêmê Kurdistanê? خۆی دەبێت ئێمە لە دوو بەشە باسی ئەم مۆزوع بکەین یەکێکیانەوەیە کە ڕیفراندۆم تەنها بڵێن مولزەمە بۆ دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان لەوانەیە عێراقیەکان قبولی نەکەن و مولزەمیش نییە بۆ مجتەمەعی دەولی بەڵام یەک پەیامی تێدایە واتە دیوەکەی تر ئەوەیە کە ڕیفراندۆم بۆ ئەوەی ئیرادەی خەڵکی کوردستان بگەینە کۆمەلگای نێودەوڵەتی بەوەی کە خەڵکی کوردستان دەیانەوێت سربەخۆیی وەرگرن دەوڵەتی سربەخۆیان هەبێت دەیانەوێت سەروەریان هەبێت بەم شێوازە ناکرێت دوای ئەو هەموو نەهامەتی کە بەسەر گەلی کورد هات کورد سەروەری خۆی نەبێت یان گەلی کوردستان سەروەری خۆی نەبێت ئەم ڕیفراندۆمە تەنها بۆ ئەم پەیامەیە و بەتەسەوری من ئەگەر ئێمە سەیری لێدوانی وڵاتانی یان کۆمەلگای نێودەوڵەتی بکەین بە تایبەت چ بەیاننامەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بێت یان ئەوروپا بێت خاڵێکی جەوهەری هەیە کە شتێکی ئیجابیە ئەمڕۆ دەتوانین ببینین ئەویش ئەوەیە کە دەڵێت سەرڕای ئەوەی کە لەگەڵ یەک پارچەی خاکی عێراقدان بەڵام ڕێز لە ئێرادەی خەڵکی کوردستان دەگرن ئەمە شتێکی نوێیە هاتۆتە ناو دیپلۆماسیەتی نێودەوڵەتی سەبارەت بە دۆزی کوردی قەت پێشتر ئەم جوملەیە بەکار نەداهات لە سەرزاری دیپلۆماتکارەکان یان بە شێوازێکی فەرمی ئێستا سەرڕایەوەی کە پێگیری بە یەک پارچەی خاکی عێراق دەکەن بەڵام لە هەمان کاتیشدا ڕێز لە ئێرادەی خەڵکی کوردستان دەگرن ئەم ڕیفراندۆمە بۆ ئەوەیە ئێرادەکە پێشانیان بدەین و دوجار بە کۆمەلگای نێودەوڵەتی بڵێن ئێستا کاتی ئەوەیەتی کە کۆمەلگای نێودەوڵەتی چ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەوروپا و دەوڵەتە هەرێمیەکان ڕێز لەو ئێرادە بگرن حتمما عێراقیش بەپێی ئەوەی کە دوای ڕیفراندۆم دانووسانێکی چڕ لەگەڵ حکوومەتی عێراقی دەکرێت لەسەر کۆمەڵێ پرس کە پەیوەندی بەسەر بەخۆیەوەیە حتمما عێراقیەکانیش ڕێز لە ئێرادەی خەڵکی کوردستان دەگرن وە دەبێت ڕێزی لێ بگرن ئەمەیە دیوەکەی ترواتە ئێمە زۆر نەچینە چوارچێوەی دیوی یاسایی ئەم پرۆسەیە تا چەند یاساییە بە شێوازێک دەکرێت چۆن دەکرێت ئامرازەکان ئایا ملکەچی تێدا هەیە ئایا مولزەمە بۆ لایەنەکانی تر نەخێت ئێمە تەنها بۆ پێشاندانی ئێرادەی خەڵکی کوردستانەوەکو ئاماژەم پێکرد و دووبارەی دەکەمەوە ئەم جملەیە زۆر گرنگە کە ئێستا لە بەیاننامەی
یان لە لێدوانی بەرپرسە فەرمیەکان دێت بۆی کە دەڵێن ئێمە سەرڕایەوەی کە یەک پارچەی خاکی عێراق بۆ ئێمە گرنگە بەڵام ڕێز لە ئیرادەی خەڵکی کوردستان دەگرین ئەم ڕێزگرتنە بەنسبەت ئێمە چارە نووساز دەبێت لە داهاتوودا کە پاڵپشتی هەر هەنگاوێک بکەن کە دەسەڵاتی سیاسی کوردی دەگرتە بەر بۆ دانووسان لەگەڵ بەغدا بۆ یەکلاکردنەوەی پرسەکان و ڕاگەاندنی سەربەخۆی. بله ما مستفاد دمك جالك درجة خيالك كردا أويكو يعني دولتك وانا سر بخوها بو لأنها جالك آليين كردا و بريارا هرم كردستان رخنه دكين یا رفراندومي جالتو سادما و چه دبيني؟ يعني دەبێت ئێمە سەیری ڕخنەکان بکەین. ڕخنەکان زیاتر پەیوەندی بەوە نییە کە کورد سەربەخۆیی دەوێت یان نا، واتە بەشێک لە هێزە سیاسیە کوردستانیەکان لەگەڵ سەربەخۆیی بن و بەشێکیان دژی سەربەخۆیی بن. ئەمەمان نییە، تا ئێستا خۆشبەختانە ئەمە نییە. گرفتەکە لە چییە؟ لە ئالیەتی ئەنجامدانی ڕێفراندۆم، یعنی کێشە نێوان هێزە سیاسیەکان لەگەڵ ئەوەدایە کە ئایا ڕێفراندۆم بە یاسایەک لە پەرلەمان دەکرێت، بە چه ئامرازێک دەکرێت و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان چۆن ئەنجام دەدرێت. یعنی ئەمانە هەمویان پرسن تا ئێستا جیاوازی لە بیر و بۆ چون تەنانەت یعنی ئەگەر بەدەگمەن حاڵەتێک دەبینی کە زۆر جاریش دەبیستین بۆیەکە دەڵێت ئێستا لەوانەیە کاتی نەبێت، کاتی سەربەخۆی نەبێت، بەڵام هەمویان لەگەڵ ڕێفراندۆمن لەگەڵ سەربەخۆیدان. واتە کێشەکە لەسەر شێوازی ئەنجامدانی ڕێفراندۆمە نەک لەسەر سەربەخۆیی. و دەمەوێت ئەم خاڵە زۆر بە جوانی تەوزیح بکەم کە هەندە وردەکاری تێدایە. ئەگەر سەیری بکەین یاسای کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بەو ناوە هاتووە، کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕێفراندۆم یان ڕاپرسی لە هەرێمی کوردستان، واتە ڕاپرسی و ڕێفراندۆم لە ناو نیشانی کۆمسیۆندا هاتووە کە عێراق نییە و کاتی خۆی نیەتی مشەڕعی کوردی بە بزودنەوەی گۆڕان و پارتی ویکێتی و هەموو ئەوانەی کە لە 2014 ئەم یاسایان دەرکرد نیەتیان ئەوە بوو کە ڕاپرسی لەسەر سەربەخۆیی بکەن. یەکگرتو ئیسلامی یەکەم حزب بووە کە سەربەخۆیی کردوتە ناو بەرنامەی حزبی خۆی. یەکێتی نیشتیمانی کوردستان لە 2014 یەکەم حزب بوو کە کۆنفدرالیەتی برز کردەوە وەکو دروشم بۆ ئەوەی ئەگەر هاتوو دەستوری عێراق جێبەجێ نەکرا ئەوان دەیکەن. پارتی دیموکراتی کوردستان مافی چارەی خۆنووسینی کردە بەرنامەی خۆی. واتە هەموو ئەم هێزە سیاسیانە کە سەیری دەکەین هەمویان لەگەڵ سەربەخۆین. هیچ هێزێک لە کوردستان نییە ئێستا دژی سەربەخۆیی بیت. تەنها وەکو باسم کرد جیاوازی لەسەر کاراکردنەوەی پەرلەمان، لەسەر ئالیەتی ئەنجامدانی ڕێفراندۆم و شێوازی ئەنجامدانی ڕێفراندۆمە. ئەم کێشەیە خۆشبەختانە ئەمەش پرسی تەکنیکین دەتوانین چارەسەر بکەین و دەتوانین لەسەری ڕێکەوین، بەڵام گرفتەکە زیاتر دەبوو ئەگەر هاتبە کێشەکە لەسەر ئایا سەربەخۆیی وەرگرین یان وەرنەگرین. خۆشبەختانە لە کوردستان ئەمەمان نییە، بەرەی دژی سەربەخۆییمان نییە و بڵێن بەرەی سەربەخۆیی و بەرەی دژی سەربەخۆیی، بەڵکو دوو بۆچوونی جیاواز لەسەر ئالیەتی ئەنجامدانی ڕێفراندۆمە نەک سەربەخۆیی. بله دکتر خسرو ji heremê Kurdistanê bi rêya Skype beşdarê bernameyan bû. Mamoste gelek spas jû beşdar bûne te. زۆر سپاس.